چۆن خۆمان براوین. یەکەم جارە لە تەمەنی قەوارەی زایانی لە یەکەم دەستپێکی جەنگ 2500 سەرباز و ئەفسەری لێتەکوژێت بەرامبەر بە 100 جەنگاوەر. دووهەم یەکەم جارە لە تەمەنی قەوارەکەدا بە یەک جار 250 ئەفسەر و سەربازی بەدیل دەگیرێت کە بلەداری زۆر گەورە و ئەفسەری موساد و شاباکیشیان تێدایە. سێەم یەکەم جارە تەنها لە تەل ئەبیب 550,000 زایانی 6 مانگە قەوارەی زایانیان بەجێهێشتە و تا ئێستاش نەگەڕاونەتەوە. یەکەم جاریشە سنووری غەزە و سنووری لوبنان لە زایانیەکان پاکراونەتەوە و زۆرینەیان چوونەتە تەل ئەبیب و حکوومەت هۆتێل و بۆ گرتوون و خواردنیان بۆ دابین دەکات. چوارەم یەکەم جارە کانگایەکی پڕ لە زانیاری لە زانیاریەکانی موساد دەکەوێتە دەست حەماس. پێنجەم یەکەم جارە هێرشەکە لە غەزەوە دەستی پێگر نەک بە پێچانەوە. شەشەم ئەو قسەیە خرایە ژێر پێی منداڵانی غەزە کە قەوارەی زایۆنی دەیوت خاوەنی سوپایەکین کە نەبەزیەوە و نابێزێت. دوێنێ ڕۆژنامە زایۆنەکان بە مانشێتی گەورە نووسی بوویان ئیسرائیل یەکەم جەنگی دۆڕاند. حەوتەم داروخانی شارستانیەتی خۆرئاوا کە بەنگەشەی ئینسانیەتی دەکرد سپۆنسەری کۆمەڵکوژیان کرد و بێدەنگ بوون لە تاوانەکان تەنها لەبەرەوەی قوربانیەکە سپی پێستی ئەوروپی نین. هەشتەم پیلانگێڕی و خیانەتی تەطبیعی لەناوبرد ئەوەی ناونرابوو دینی ئیبراهیمی و پێکەوەژیان بۆ ئاساییکردنەوەی زایۆنی لە وڵاتانی مسلمان لە بن دەرهێنرا. نۆیەم ئەو پیلانگێڕی ناونرابوو سەفخەی قەڕن کە کاری دەکرد بۆ کۆتاییێنان بە ڕامەڵا و دەرکردنی خەڵکی غەزە لە ڕێگەی وڵاتانی عەرەبی کرا بە تۆز. دەیەم داڕوخانی درۆی نیشتیمانی یەهود و دەرخستنی ئەوەی کە بەڕاستی کێ خاوەنی زەوی و کێژ میوان و داگیرکەر و کاتی و ڕەزاگرانە. بەرجددی دەبینین خاوەن ماڵ چۆن بە کوشتنیش ناڕوات هاوردە و بێگانش بە چەقەنەیە ڕایان کردووە. یانزە تێک و پێکدانی ناوخۆی زایانی و ئاشکراکردنی دژبەیەکیە گەورەکانیان ئەمەش لە ئێستاوە دەستی پێکردوە و دوای ئاگربەست گڕەکەی هەموو جیهان دەیبینێت و دەبینین چۆن وەزیرەکان یەک ئیستیقالە دەکەن و ناوخۆیان بەرەو پێکدادان دەڕوات تا ئاستی جەنگی ناوخۆش ئەگەری هەیە. دوانزە تێکشکاندنی دامەزراوەی زەبەلاحی ئیعلامی زایۆنی لە بەردەم سەدان هەزار گەنج لە سۆشیال میدیا لەسەر تاسەری گیان بە جیاوازی دین و نەتەوە و جوگرافیا کە خۆبەخشانە خەریکی گواستنەوەی وێنەی ڕاستەقینی جەنگەکەن گەنجانی جیهان بەرامبەر ئیعلامی زەبەلاحی زایۆنی هەروەک چۆن غەزە براوەیە بەرامبەر سوپاکەیان ئاوا گەنجانیش براون بەرامبەر ئیعلامەکەیان. سیانزە گەڕاندنەوەی دۆزی فەڵەستین و ئەقسا و قودس بۆ جێگەی خۆی و ئێستا کێشەی یەکەمی هەموو جیهانە. چواردە زیندووکردنەوەی گیانی جیهاد لە ناو ئوممەتی ئیسلامی. پانزە یەکێتی و یەکڕێزی و هەست و شعوری برایەتی و پێکەوە بوونی نێوان گەلانی موسڵمان گەشاندەوە. شانزە دەرکەوتنی ئینسانیەتی موسڵمانان لەگەڵ دیلەکان بۆ هەموو جیهان و بە بێچەوانەوە نائەخلاقی زایۆنی بەرامبەر دیل و خەڵکی مەدەنی. حەڤە زیندووکردنەوەی هیوای ئازادبوون بۆ هەزاران زیندانی فەڵەستین لە جیهانی نائینسانی کە لە جیهانی نائینسانیدا لەبیر کرابوون. هەژدە زیندووبوونەوەی هیوای گەڕانەوەی چەند ملیۆن ئاوارەی فەڵەستینی. نۆزدە زیندکردنەوەی هیوای هەستانەوە لە ناو گەلانی موسڵمانی ناوچەکە وەک بینیمان سووریا دەست پێشخەری کرد و ڕژێمێکی 53 ساڵی حیزبی بەعسی ئەلمانی هێنایە خوارەوە لە 11 ڕۆژدا. 20 زیندووکردنەوەی ئیمان بە بەڵێنی خوایی بە نزیکی کۆتایی هاتنی سەرەتانی زایانی و ئازادکردنەوەی ئەقسا. هەموو زایۆنیەکان بوونەتە سەرباز ئەمە ژواتە ئیفلیجبوونی ئیقتصادی قەوارەی زایۆنی. گەشت و گوزاریان سفرە و بەرهێنانیان سفرە کارگەکان بە تەواوەتی وەستاون و هیچ هەناردەیەک نییە. هەموو ڕۆژە مەسروفی سەربازی 240 ملیۆن دۆلارە 4,000 ئەفسەر و سەرباز خزمەتی سەربازیان ڕەت کردوێتەوە گەلانی جیهان و ئەم جیلە نوێنەری سەرزەوی حەقیقەتی تەواوەتی قەوارەی زایانی و نائینسانیەتەکەیان دەرکەوتووە. سوپا و حکوومەت و تەواوی کۆمەلگەی زایانی دابەش بوون و تا ئەگەری جەنگی ناوخۆ کراوەیە ئەگەر ئەمریکا سەرپشتیان بکات. دادگای دادی نێودەوڵەتی و دادگای تاوانە نێودەوڵەتەکان هەردووکیان بوونەتە مۆتەکەی ڕسواکردنی زایانی و داواکراوی تاوانی نێودەوڵەتین سەرۆکی وەزیرانی ئیسرائیل و پلەدارەکانیان.
ئەگەر ئەمڕۆ جەنگ بە یەکجاری بوەستێت یاک تەنها سوپایزانی بۆ ماوەی ڕایگرێت وەک دەبینین و دەزانین لە لووتشکانیانە قەوارەی زایانی سبەینێ ڕۆژ یەکشەممە ئەبێت بە تەواوەتی جەنگ ڕاگرێت. گرنگترین خاڵ بۆ کۆتاییەکەی سبەینێ یەکشەممە بڕیاری ڕێککەوتنی ئاگربەست دەچێتە بواری جێبەجێکردن کە ڕێککەوتن ئەنجام دراوە لە نێوان حەماس و ئیسرائیلدا بە نێوەندگیری ئەمریکا و قەتەر و میسر بۆ وەستانی جەنگ و کشانەوەی سوپای داگیرکەری زایانی و ئاڵوگۆڕی دیلەکان و ئاوادانکردنەوەی غەزە و هەڵگرتنی ئابلۆقەی سەریان کە ئەم دێڕانە مەزنترین بەڵگەی دۆڕانی قەوارەی زایانی و سپۆنسەرەکانێتی کە دوای 468 ڕۆژ ئابلۆقە و بۆردومان نەیانتوانی مەرجەکانی خۆیان بسەپێنن و نەیانتوانی حەماس لەناو بەرن و نەیانتوانی دیلەکان ئازاد بکەن و نەیانتوانی کۆنتڕۆڵی غەزە بکەن و خەڵکەکەی دەربکەن و بیوە نەیانتوانی ئەو خەونەی کە هەموو ڕۆژەیانوت ئێرە ئەکەینە شوێنی جوولەکە نشین و هەموو ڕۆژە بانگەشەیان بۆوە کرد و ئەوەی ئێستا دەبینین کە لە قۆناغی یەکەمی ئەم ڕێککەوتنەدا کە چلود و ڕۆژە بە شەق 290 زیندانی ئازاد دەبن کە حکمی هەتاتاییان هەیە ئەوانە پیانەوترێ چەند سەد ساڵ هیانە 1000 ساڵ حکمی هەیە ئەبێ ئازاد بکرێن بە شەق 600 زیندانی دیکە کە حکومەکانیان لەسەر و 15 ساڵەوێ دەبێ ئازاد کرێن بە شەق 1000 دیلیتر ئازاد دەگرێن کە لە غەزە دەستگیر کراون لە بەرامبەر ئەمەدا حەماس تەنها 33 دیل ئازاد دەکات کە تا ئێستش پێی نەوتون چەندانە لەو 33 کەسە بە زیندوی ماون یا لە ژێر بۆردومانی زایەنودا کوژراون. ئەمە بڵاوکەرەوە و ببەرە بە دیلی ئەعلامی زایانی با هەموو جیهان بزانێ ئێمە براوە و سەرکەوتوین.